دەیانوت زستانەکەی لە بەهار دەچێت سەرمایەکی هێناوە بە بەتانی و لێفە و سۆپا و قەمسەڵەش گەرممان نابێتەوە. جاوە مانگی سێش بەڕێوەیە هەرچی بۆنەی لە مانگەدا کۆبێتەوە. کوردە حیاتێکی خۆشمان لە سۆشیال میدیا دەڵێن مانگی سێمان ئاوها تێدەپەڕێ. وتم جۆکەی ساردا حتمن بابەتی گەرموگڕ و ترندمان کەمە، بەڵام خوا هەڵناگرێ بابەتی چاکی تێدا بوو. وەرن با بە خێرایی پێتان بڵێم. پێی شای و لۆغانەکە یادی لە دایکبوونی کردەوە، ئەوەی هەرگوێمان لە دەنگی دەبێ حەز دەکەین هەڵپەڕین و سەرچۆپی بگرین. دەزانن کێ دەڵێم عەزیز وەیسی جابوو بۆ نێوە ئاهەنگێکیان ساز کردبوو ئەو سەری دیار نەبوو. سەمیرە کارزانیش گۆرانی بۆ دەوتن. جا بڵێن چی؟ ئەو دەنگە زەڕینەتان لە یاد ماوە کە دەیوت ئەڵێمەم شارە جێبێم سەفەرکە. کچە هەر بەڕاستی خۆی لە عالەم دەربەدەر کرد. ژناڵسنەی یەکێک بوو لە ژنە هونەرمەندە ناسراوەکانی کورد کە ڕۆژانێک خەڵکانێک بە حەسرەتەوە گویان بە گۆرانەکانی دەگرت. ئەم هەفتەیە میوانی 964 بوو. دەم بە خەندە داوای لێبوردنی لە هەوادارانی کرد کە ئەم هەموو ساڵە غەدری لێکردوون و لەو دەنگە خۆشە بێبەشی کردوون. ئێمگاه دەسووتێم غەرقی ئاورم داوای لێبوردنیان لێ ئەەکەم لێرە و عەشق و خۆشەویستی خۆم بە هەموو هەوا خاکانی دەنگی خۆم دەرئەبڕم. ئێستا من کارم هەیە، کاری زۆری چم کردووە ڕاست و پاکەکەی بەس لە بڵاوکردنەوەکەیە تۆزێ کورتیم کردووە. ئەبێ سوشیال میدیا لەواقع بە حرفەیی بە شێوەی حرفەیی بەکاربێنم کە لەم زەمینە کەم کاریم کردووە قبوڵەکەم. داوای لێبوردنەکەم بۆ ئەو غەدرە کردوومە زۆر سوەس. لە هەمووی خۆشتر دەزانن چی بوو؟ زیرەکی دەستکرد بەزمێکی نایە و بەشێک لە پەیجەکانی سوشیال میدیا و میدیاکانی خستە پاخلەکەوە. هەموو بابەتەکە ژوێنێکی زیاد ئەسعەد بوو بە پیری. 964 هەرزووتی تێمەکەون ڕاز نییە. پەیوەندیشمان کرد بە هاوڕێکی نزیکەوە پێیوتین وێنەکە هیچ پەیوەندی بە شێوەی ئێستایەوە نییە و کۆنە. بە زیرەکی دەستکرد پرچ و ڕیشی سپی کراوە. داخەکەی گرانم خەمی ماڵئاوای خانە نشینان لە شوێنی کارەکانیان بەشێک لە هونەرمەندانیشی گرتەوە وەک عەدنان کەریم و بەیان بۆمبا و نزار ماما. هەندێکیان دەگرین و هەندێکیشان بە گوڵ و دیاری ماڵئاواییان لێ دەکەن. بەیان بۆمبا بۆ 964 دەڵێت بەم بڕیارە خۆشەویستی و هاوڕێتیمان لێ سەندرایەوە. خۆشەویستی هاوڕێتی هەمویان لێ سەنینە. وەگینا هونەرمەند پێویستی بەم تەقاوت بوونایە چکە توانێ ئیشی خۆی بکە، بەڵام خۆشەویستی هاوڕێتی هاتوو چۆکردن تێکەڵاوبوون کۆمەڵایەتی هەمویان لێ سەنینە. حەوت بران و هەر بە عایلی دەنگخۆش و حەزیان بە هونەر و موزیکا. زۆر بەشمان یادگاریمان لەگەڵ گۆرانیەکانیان هەیە. بەزێستا برایەکی تریان هاتۆتە ناو ساحەکەەوە گۆرانیکی بۆ عاشقە دڵبریندارەکان وتووە و دەڵێ مانای نییە. مانای نییە هەموو جارێک بەم شێوەیە وەڵام بدەی بۆت بنووسم بیرت دەکەم تۆ شەروا هەست بە من نەکەی. ڕاستی ئەو بەرهەمە وەکو کاری میلۆدی تێکس دەمێکە هەیە ئێستا نییە و دەگەڕێتەوە بۆ ساڵی 2018 بەڵام چاوەڕێی کاتێک و دەرفەتێکی گونجاوم کە بتوانم وەکو بەرەمێکی تەواو بڵاوی کەمەوە. هێجا سەلاح برای هەردی و هەرێم سەلاحە و بۆ مایکی 964 وتی بەرهەمی زۆرم ئامادەیە و نامەوێ ڕێچکەی هیچ کام لە براکانم بگرمە بەر. ڕاستی وەکو سوود وەرگرتن پێم وایە دەبێت سوود لە هەردووچیان وەربگرم وەکو سوود، بەڵام وەکو ئەوی کەم بمەوێ ڕێچکەی ئەوان بگرم پێم ئەوە شتێکی غەڵەتە. پێم وایە مەسەلەن دەبێت چۆن ئەوان شێواز و ستایلی خۆیان هەیە دۆزیوانێت و گەیاندووانە ئەو پەیامی کە ئەوان هەیە گەیاندووانە پێم وایە دەبێت ئەمش بە هەمان شێوە هەمان شت بکەم. ئەم نامێ لاسای ئەوان بکەمەوە. هەڵدەرم حێدین ئەوەی چەند ساڵێک پێش ئێستا دنیای گۆرانی ڕۆمانسی و ناسکەکانی جێهێشت بەنیازە بۆ مانگی ڕەمەزان وازە دووکەڵ و جگەرە و نێرگەلە بێنێ. ئەمە لە باکستێجی 964 خۆی وایوت. هەر ئەوەنە کابرایەکی حەسوود و میزاجیشە. با خۆی پێتان بڵێ حەسوودی بەچی دەبات. بەس بۆ میزاجەکەیان ئەشهەدوو بەگردنم وایە کارمەندی خۆمانە قاویلە نەیناسم. ڕاست دەکەم میزاجیمە بەس لوت بەرزیمە بەخوا نەوەڵڵی بیرم نایە لوت بەرزیم کرد بیان چیم لە خەڵک زیاترە هیچم لە خەڵک زیاتر نییە ئابەز میزاجیمە زۆر میزاجیم ئەرێوەڵە ئەم لە دنیا بڕواناکەم تاکە شت کە حەسوودی پێ ببەم لە دنیا بەس شەهادەیە بەردەوام حەزم لێ شادم بەرزتر بێ.
نازانم بۆ کورد ئەو هەیلێ هاتووە بێبایەخ و بەها سێری کاری کەسێکی نزیکی خۆی دەکات تەنیا شتێک کە دوورە لە سیاست و ڕەگەزپەرستی هونەرە و سووری هیچ زمانێکی نییە ئەمە قسەی میران عەلیە دوای ئەوەی گۆرانێکی بە زمانی فارسی بڵاوکرایەوە و ڕۆبڕووی کۆمەڵی ڕخنەبوویەوە دەژڵێ من یەکەم کورد نیم بە فارسی گۆرانیم هەبێت آخه اینجوری کشت مردد آخر سر عبەی ئایلا و پارە دەناسن ئەوەی هەرگیز ستایلی گۆرانەکانی بەم کوردی خۆمان ناچێت فڕی بەسەر کولتوری خۆشمانەوە نییە ئێمە لێمان پرسی بۆ وایە وتی باز لە عاشقایەتی بێنن جە وەرگرن جەو جەوێکی خۆش وەرگن بژیت والله بژین ئەمە عاشقایەتی ئەو شتانە واز لێبن ئینسانیش هەستم کرد لە وڵاتە پێویستیان پێیە چکە هەموو گۆرانیەکانمان عاشقایە شتێکی جیاوازیان بینە کە بچینە باڕێ شوێنێ هەمووی ئەوروپی نەبێت گۆرانی خۆشمان هەبێت حەمەقت و زۆر حەمەقتووی ئێمەیە